جناب بارزانی نمر سرور ما باب نتوایی و نیشتیمانی ما همه جانا خود خدمتا گل خدا و بو آزادیا گلان ترخان کرد و ما فرزانی بو هنده وکی وفاداریک بو پاداشتا و خدمتا جناب وی بو مال شهیدا و بو کس و کارت وانو خلق اجار هم دزگاه که دامزرینین و پشتی راوش کرن گل جناب سروک و امر جناب و ما دزگاه بارزانی یه خیرخوازی دامزراند بو هندت خدمتا وان آرمانجو هدفت بارزانی نمر داوید جێگای سەربەرزیە کە ئێمەش جزئێک بین لەو دەستگایە توانیمان بێت خزمەتێکی کەمیش بی بە خەڵکی کوردستان گەینین بە خەڵکی لێقەوماوی شوێنەکانی تر بگەین. پێش دەستگای خێرخوازی بارزانی ئێمە شتێکمان نەبووە بە ناوی دەستگای خێرخوازیەوە. ژمارەیە لە پەنجەکانی دەستێنە دەپەڕی بەڵام ئامانجی ئەو خۆبەخشانە گەلێک مەزن و بەرفراوان بوو چونکە لەسەر ڕاستپاردەی سەرۆک و مەرجەعی نەتەوەیەک بڕیاریاندا بوو ڕێگەی هاریکاری مرۆیی و خزمەتکردنی قازانجنەویستانەی میلەتی خۆیان و مرۆڤایەتی بگرنەبەر لە ژێرتیشکی وتەیەکی مەلا مستەفا بارزانی کە فەرمیوەتی شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت سەرۆکی بۆردی دەستەی دامەزرێنەران مەسرور بارزانی و دەستەی دامەزرێنەرانی دەستگاکە دامەزراندنی دەستگایەک بە ناوی دەستگای خێرخوازی بارزانیان ڕاگەیان لە ساڵی 2005 بە فەرمی مۆڵەتی کارکردنیان لە حکومەتی هەرێمی کوردستان وەرگرت. زۆر بە سەرەتایی دەست پێکرا لە خانوویەکی بچووکدا کۆمەڵێک کارمەند بە ڕوحێکی پڕ لە هەستی ئینسانی دەستیان بەکارەکە کردووە و ئێستا ئەبینین کە زیاتر لە 1000 کارمەند لە ناو پرۆژەکانی دەستگای خێرخوازی بارزانی ئیش دەکات. دەستگای خێرخوازی بارزانی کە دادەمەزرێت لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە پشتگیری و پاڵپشتێکی زۆری هەبووە. سەرۆکی بۆردی دەستگای خێرخوازی بارزانی بیرۆکی ئەم دەستگای داڕشتووە جەنابی کاک مەسرور بۆ مەبەستی خزمەتکردنی خەڵکی کوردستان و خەڵکی ناوچەکە لە کاتی لێقۆمەند. ستافی ئەم دەستگایە ئەگەرچی لە ماڵێکی خنجیلانە و بەرتەسکی شاری هەولێرەوە یەکەم هەنگاویان هەڵگرت بەڵام نیەت پاچی هەوێنی جێبەجێکاری پرۆژە و چالێکەکان بوون وای کرد ئەو نەمامی خزمەتگوزاری چاندیان پەل بەهاوێت و ببێتە دارێکی هەزار ڕیشە کە نەک هەرێمی کوردستان و عێراق بگرە هاریکاریە مرۆیەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە ماوەیەکی کەمدا ناوچەکە و چەندین وڵاتی دیکەش بگرێتەوە توانیوێتی لەم وڵاتە کارەکانی بکات وەک سووریا و تورکیا و ئۆکرانیا و سربیا و بەریتانیا و سعودیا و یەمەن و سوودان و مەغرب و بەنگلادیش. لە ڕێگەی ڕاگەاندنەوە دەستگای خێرخوازی بارزانی هەولی داوە سەرجەم کارە مرۆوی و خێرخوازیەکانی بەرجەستە بکات بۆ ئەوەی زیاتر هانی خێرخوازان بدات بۆ کاری مرۆوی لە ناودەروەی هەرێمی کوردستانەوە. دەستگای خێرخوازی بارزانی کاتی چالاکێکی دەبوو سەرەتا وەک تیمێک دەستگاکەی دادەخست و دەچوو ئەو چالاکەی دەکرد و هەمووی بەکاری تیم بۆیە سەرکەوتنی گەورەی بەدەستێنا وە بووە جێگای متمانە لە بینی خواپێداوان و هەم ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان. دەستگای خێرخوازی بارزانی بە هاوکاری و هەمەهەنگی لەگەڵ خاوەنکار و سەرمایەداران و خێرخوازانی ناوخۆی کوردستان و ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لە دەست یەکتەری جۆرا و جۆری وەکو
خۆراکی و ناخۆراکی، ئاو ئاوەڕۆ و پەرەپێدانی پاک و خاوێنی، پەناگا، پەروەردە و پەرەپێدان، ژیانەوانی، یارمەتی نەختینە و پاراستنی تەندروستی و بەڕێوەبردنی هەماهەنگی کەمپەکان، خزمەتی پێشکەش بە ئاوارە و پەنابەران و خەڵکی کەم داهات و لێقەوماوانی خۆجێی کردووە. هاوکات چەندین پرۆژەی گەورەشی جێبەجێ کردووە. هەر ئەو ساڵ پرۆژەکانمان بە جۆرێک فراوان بوو کە لە 10 سێکتەرەوە بە بەردەوام کارەکانمان بەردەوامی هەیە. ئەم ساڵ کۆمەڵێک پرۆژەی نوێمان ڕاگەیان، بۆ نمونە هەڵمەتی نیشتیمانی ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەرمان ڕاگەیان. لە کۆتایی ساڵی ڕابردوو دروستکردنی یەکەمین و گەورەترین سنتەری تایبەت بە شانەوەی مادەی هۆشبەرەکانمان توشبوانی مادەی هۆشبەرمان ڕاگەیان و پرۆژەی ئۆتیزم ئێمە 3 ساڵ بەر لە ئێستا یەکەم پرۆژەی ئۆتیزممان دەست پێ کرد. پارساڵ کردمانە دووهەم، ئێستا لە حاڵی حاضر لە پرۆسەی وەرگرتنی منداڵین لە سێهەم سنتەرمان لە زاخۆیە، لە پرۆسەی دروستکردنی سنتەری چوارەمین لە دوهۆکە. هەموو ئەوانە بە جۆرێک لە جۆرەکان دڵنیایی دەدا کە دەستگای خێرخوازی بارزانی بۆ مودەیەکی کاتی دانەمەزراوە، بەڵکو ئامانجێتی فراوان بی، ئامانجێتی بەردەوام بی. دەستگا بەرەو 20 ساڵی تەمەنی دەچیتن لە زیاتر لە 11 دەوڵەت کاری کرد بە بێجگە لە کوردستان و لە عێراق. ڕۆژاوای کوردستان هە لە سەرەتای 2013 و پێش 2013 بەڵام هاتنی لیشایی پەنابەران 2013 کارمان کردووە لە ناوچەکانی قامیشلۆ و حەسەکە و لە کۆبانێ و هەروەها لە عەفرینش بەم دواییانە چالاکی گەورەمان هەبووی لە بابەتی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و بابەتە مرۆییەکان و زمانی کوردی و کارکردن بۆ هەموو پێکاتەکان و پێکەوە ژیان و ئاشتی و ئێستاش لە سووریا سەرقاڵی ئامادەکردنی ئۆفیسی دەیان کادیر دروستکراون ئێستا لە ڕێکخراوەکانی تر کار دەکەن. خۆشبەختانە ئێستا زیاتر لە 40-50 بەڕێوەبەری کەم دروستکراوە، ئەزمونێکی درێژیان هەیە لە ناو کەم چۆن ئیدارەی CCM دەکەن، چۆن ئیدارەی منازەمان دەکەن. خۆشبەختانە توانیمان ئەو خاڵە با بڵێن ئەو مەترسیەی کە هەبوو وەکو دەرفەتێک دروستی بکەین لە دروستکردنی کادیری مرۆیی لە ناو کەمپەکاندا کە ئێستا دەیان بینەوە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و UNHCR و منەزەماتی تر کار دەکەن ئەو کادیرانە، یانش لە ناوخۆ لە کۆمپانیاکانی ئەو بوارانە کار دەکەن. بەڕاستی دڵخۆش دەبینەوە. لە ماوەی 19 ساڵدا ژمارەی سوودمەندان لە دەستگای خێرخوازی بارزانی بریتیە لە 56,906,790 کەس، 10,280,103 خێزان کە 172 هاوکاریەکان بۆ ئاوارەکان بووە، 112.63 بۆ پەنابەران و 113.83 خەڵکی خۆجێیی و 101.46 بۆ هاوڵاتی وڵاتانی تر بووە. لە کۆبوونەوەی مانجی نیسانی ساڵی 2016 ئەنجومەنی کارگێڕی و هەمانجی نەتەوەیە گرتوەکان دەستگای خێرخوازی بارزانی وەکو ئەندامی ڕاوێژکار لە ئەنجومەنی ئابووری کۆمەڵایەتی ئیکۆسۆک وەرگیراوە. لە مانجی نیسانی ساڵی 2020 بە فەرمی لەلایەن کۆمیسیۆنی ڕێکخراوی خێرخوازانی بەریتانیاوە مۆڵەتی کارکردنی پێدراوە. دەستگای خێرخوازی بارزانی هە لە سەرەتای دروستبوونیوە تا ئەمڕۆ کە زیاتر لە 20 ساڵ تێپەڕێ ڕێکخراوێکە کە لە ڕووی یاساییەوە ڕێکخراوێکی مرۆییە و هاوکاری و پشگیریشی زۆر باشی لە ڕێکخراو نێودەوڵەتیەکان و وڵاتانی دەرەوە بە تایبەتی لە یەکێتی ئەوروپا و ئەمریکاوە. وەبوو لە ساڵی 2016 دەستگای خێرخوازی بارزانی بە فەرمی شەرەفی ئەندامێتی لە ئیکۆسۆکە پێبەخشە کە ئیکۆسۆک دەستگایەکی تایبەتە بە نەتەوەی گرتووەکان کە کاروباری ڕێکخراوە خێرخوازیەکان و کۆمەڵگەی مەدەنی بەڕێوەبە. ڕێکخراوی نێودەوڵەتی بەڕێوەبردنی جۆری ئایزۆ لە ڕێکەوتی 5 2023
بڕوانامەی ئایزۆی بە دەستگای خێرخوازی بارزانی پێشکەش کردووە. ئێمە وەک دەستگای خێرخوازی بارزانی ماوەی 3 ساڵە خاوەنی بڕوانامەی ئایزۆ 2015 و ئینشاءالله لە داهاتوێکی نزیک کار دەکەین لەسەر بەدەستهێنانی بڕوانامەکانی تری ئایزۆ. لە ساڵی 2022 تیمێکی وربینی نێودەوڵەتی سەردانی دەستگای خێرخوازی بارزانیان کرد بەمبەستی چێککردنەوەی کاروبارە کارجارەکانمان و هەموو دۆکیمنتە ئیداریانێک کە کاریان پێ دەکەین. خۆشبەختانە لە هەمان ساڵ بوون بە خاوەنی بڕوانامەی ئایزۆ 2015 لە هەمان کاتیش بە وتەی وربینەران وتیان دەستگای خێرخوازی بارزانی کەم ڕێکخراوەیان خودت دەستگایە کە خزمەت گوزاری پێشکەش خەڵە بکات و بێتە خاوەنی ئەو بڕوانامەیە. دەستگای خێرخوازی بارزانی چەندین خەڵاتی ناوخۆیی و نێودەوڵەتی وەرگرتووە. لەوانە سەرۆک مەسعود بارزانی میدالیای بارزانی نەمری بە دەستگای خێرخوازی بارزانی پێشکەش کردووە. خەڵاتی وینکس ئۆف هێڵپی ئەڵمانی لە ساڵی 2025 بە دەستگای خێرخوازی بارزانی پێشکەش کرد. پێمان وایە ئەم دەستگایە جگەلەوەی کە بوتە دەستگایەکی جیهانی بوتە ئەوەیە کە ئێستا لە هەر شوێنێک لە کوردستاندا خەڵک توش و کارەساتێک ببێت، خەڵک تووشی پێویستیەکی ژیان ببێت، چۆن هەنا بۆ جەنابی سەرۆک بارزانی دەبن وەکو ئەوەی کە وەکو باوکێکی ڕوحی کوردستانیان تەماشا دەکرێت لە پاڵ ئەویشدا هەناوە دەستگای خێرخوازی بارزانی دەبن وەکو ئەرکێک کە ئێمە پێمان خۆشە ئەو ئەرکەمان پێدەست پێدرن کە لەبێت لەو حاڵەتەدا وجودی دەستگای خێرخوازی بارزانی لە تەک ئەو خانەوەدا، لە تەک ئەو کۆمەلگایە، لە تەک ئەو پارچەی کوردستاندا، لەگەڵ ئەو شارەی کوردستاندا بوونی تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی هەبێت. هەرواش بووە ئێمە ئەبینین کە لە هەر شوێنێکدا کارەساتێک ڕووی دابێت لە دەوروبەرماندا حتا لە ناوچەکانی دووردەستیشدا. دەستگای خێرخوازی ئێستا بوویتە ماڵی هەژاران و دەتوانیت هاوکاری بۆ هەموو جیان بگەینیت و وەکو ئومیدێکە لە هەموو هەژاران خەڵکی هەژار و کەم دەرامەت. یەکێک لە خاڵە جەوهەریەکانی کارکردنمان لە دەستگای خێرخوازی بارزانی شەفافیەتە لە کارکردن لە هەمان کاتدا پشت بەستن بەو ستاندەردا کارجێڕیانەی کە لەلایەن ئایزۆ لە جیهاندا پەسەند دەکرێتن و جێبەجێ دەکرێتن و خۆشحاڵیێمە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکانمان لە ڕووە دارایی لە ڕووە کارجێڕیەکەوە بە کۆمەڵێک پرۆسەی زۆر شەفافی ئیداری ئایزۆ تێپەڕ دەبین لە هەمان کاتدا لە کاتی دامەزرانی کارمەندایان بە هەماهەنگی و بە هاوبەشی لەگەڵ بەشی سەرچاوە مرۆیەکان لە سەرۆکاتی دەستگا پرۆسەیەکی زۆر شەفافی دامەزراندن جێبەجێ دەکەن کە بە کۆمەڵێک پرۆسەدا تێپەڕ دەبێتن. پلاتفۆرم و کارنامەی ڕابردووی دەستگای خێرخوازی بارزانی تیشکدانەوەی فەلسەفەی بارزانیە کە بەشێک لە بنەما سەرەکی ئەو فەلسەفەیە بریتیە لە خوداناسی و نیشتیمان پەروەری و مرۆڤایەتی و پێکەوە ژیان و ئاشتەوایی، ڕێزگرتن لە ئاینەکان، هاریکاری مرۆیی و ژینکە پارێزی و پاراستنی مافەکانی ئافرەت و منداڵان. دەستگای خێرخوازی بارزانی بەبێ جێدانە ئاین و بەبێ جێدانە زمان و کللتور و ئایدۆلۆژیایی حزبی و ئێمە لە هەر شوێنێک مرۆڤایەتی پێویستی بە دەستگای خێرخوازی بارزانی بووبی. دەستگای خێرخوازی بارزانی لەوێ بووە ئەگەر تووشی گرفتیش بووبی لە سنوورەکانیشمان تێپەڕاندیە و دەستگای خێرخوازی بارزانی تیمی هەیە. ئەو تیمانە بە دوواداچوون بۆ لە هەرێمی کوردستان بە دوواداچوون بۆ ئەو خەڵکانە دەکەن کە هەژار و کەم دەرامەتن. بیرمان نەچێت دەستگای خێرخوازی بارزانی پاڵپشتێکی هەرێک گەورەی هەیە کە خەڵکی کوردستانە، کە خەڵکی خێرخوازی کوردستانە. ئەگەر خەڵکی خێرخواز و خێرۆمەندی کوردستانەوە ئێمە نەمان دەتوانین خزمەتی خەڵکی خۆمان و خەڵکی ناوچەکە بکەین کە لە وەختی لێ خۆماندا. ئەو متمانەیە کە دەڵێن وجودمان ماوە بە شێوازێکە کە بەڕاستی بۆتە جێگەی سەرسوڕمانی بەشێک لە ڕێکخراوەکانی دیکەی کۆمەلگەی مەدەنی لە کاتێکدا فەندی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان نەماوە چۆن دەستگا نەک پرۆژەکانی کەم ناوی بەڵکو پرۆژەکانی فراوان دەبی. دەستگای خێرخوازی بارزانی تەنیا لە ساڵی 2024دا هاوکاری جۆراوجۆری بە 3,124,416 کەس پێشکەش کردو. زۆر جار خەتەریاتی گەورەمان توش بووە بەڵام بەبێ جێدانە ئەو خەتەریاتانە وە خوای گەورەش قوتاری کردنیە چکە نیازمان خێر بووە و ناوی مەلا مستەفاش دەکنەما ناوی بارزانی ناوێکی گەورەیە بۆیە ویستیتمان ناوی بارزانی بستە هەموو ماڵێک و هەموو شوێنێک.
شانازی دەکەین کە لەم دەستگایە کار دەکەین خزمەت دەکەین لەژێر ناوێکی پیرۆز ڕێبازێکی پیرۆز ڕووی گەشی خەڵکی کوردستانمان بە هەموو جیهان ناساندوو. ئەگەر ئەمڕۆ ساڵیادی 20 ساڵی دامەزرانی دەستگا بێتن لە داهاتوودا ئینشاءالله ساڵ ڕۆژی 50 ساڵە و 100 ساڵی دەستگای خێرخوازی بارزانی دەکەینەوە. شانازیە بوو مرۆڤ خزمەتکاری وڵاتی خۆی بیت ئیش دەکات کە ئێمەش وەکو کارمەندی دەستگای خێرخوازی بارزانی شانازی دەکەن کە خزمەتی خەڵک و مرۆڤەتی دەکەن. لەو بۆنەیەدا سوپاسی جەنابی کاک مەسرور بارزانی بکەم کە وێڕای ئەوەی کە جەنابیان سەرۆکی حکوومەتە و ئەرکێکی قورسی هەیە بەڵام هەمیشە ئامۆژگاریەکانی بۆ ئێمە ئەوە بووە کە ئێمە ئەو ڕوحەمان هەبێت ڕوحی خۆ بە خزمەت کارزانینی خەڵکی خۆمان. پەیامی دەستگای خێرخوازی بارزانی گەیاندنی خزمەتگوزاری و هاوکاری مرۆیی لە پێناو ئاشتی و ئارامی بۆ ژینگە و مرۆڤایەتی.